سڵاوتان لێبێ ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان دوایەوەی کە 2 ساڵ لە خوێنن لە پەیمانگاوە 4 ساڵ لە زانکۆ خوێنن بەشێکان لێرە مەراسیمێکی ئاهەنگ یاخود سڵاو چۆنی ئەحواڵەت چاکین ئەحواڵە چاکین ئەو چۆن هاتووە لای من خۆشحاڵم بۆ بەرنامەتی خۆشحاڵم هەریشێکە لە ڕێزەکانەوە بە سوتفە یەکمان بینی اینجا ئەمڕۆ باس لە ئاهەنگی تەخەڕوج دەکەین دیارە خوێندکاران کە ئەم خوێندنە تەواوکەن بێگومان بەشێکیان ئاوا خۆیان خیت و قۆز دەکەن و یان بۆ ئێرە و بەشێک لە کەسوکاری و خانەوادانە دێن بۆ ئێرە پیرۆزبای لە یەکترێکەکەن و وەکو دەربڕینی هەستێکی خۆشی دوایەوەی کە چەند ساڵ بە شەو نخوونی و بە زەحمەت و بە سەرێشە تاواکو خوێندەکان تەواوکەن ئاهەنگێکی خنجیلانە بخۆیان ساز دەکەن من ئەمڕۆ لێیان نەپرسم یانی ئامانجیان چییە دوایەوە ئایانێت چی بکەن چێڵن لەسەر دەرفەتی کار و نەبوونی دامەزراندن ئەمانە تا چەند خوێندکاران نیگەرانەکە وامان چی داواکاریشانەیە و تا چەند تەمەنایەوەکەن کە ببن بە خاوەن ئیش و کاری خۆیان ئەم خوێندکارە ئازیزەیش وەرەگرم قسە و گفتوگۆ زیاتری لەگەڵاکەم دواتر سڵاو لێ بە چۆنی سڵاوی خوای گەورە لێ تۆ خۆشحاڵ و مەڕاستی من ئەمڕۆ بە ڕسمی داواتم کردی بۆ ئێرە بۆ لای خۆم بەڵام بەجری کەناڵەکەتان بەرنامەکەتان ئاهەنگەی جوانتر کردووە بەڕاستی دڵخۆشم بە هاتنێت هاوڕێکی دێرین و هاوڕێی مناڵی خۆشحاڵم کاکەنگاوجان قوربانە بە خۆشحاڵم بۆ دوایەوەی چەندی ساڵ لە خوێندن بۆ جارێکە دەتوانیت بڕۆنامەیەکتر بەدەست بێیتەوە چی بەشێکە تەواو کرد بەشی پەرستاریم عەفو دەرمانسازی لە بەشە تۆبیەکانت بەڵێ سوپاس بخوا لەوەرەی 2 مانگ لە بەشی پەرستاریش خوێندم دواتر بەشەکەم گۆڕی بۆ دەرمانسازی بەشیاوتر بە باشترم زانی تەمان سە دڵخۆشی بۆی کە ئەم هەموو زەحمەت و شەونی خونیە و تێپەڕان و ئەمڕۆ تاخەڕۆژە کردووە وڵای دڵخۆشەکە تەنها بۆ ئەوەیە کە لەگەڵ کۆمەڵێک برادر و کۆمەڵی کەسی شیا و خۆشەویستکەین وڵات سەردان دەکەن ئەوە جێگەی دڵخۆشیە بەڵام بۆ داهاتوەکەی و بۆ ئەوەی کە تۆ داهاتوێکی نادیار تێ بەڕاستی جێگەی ماتەمینی و جێگەی خەمگینیە چەند لێسە و خەم لەوا خۆی کە بنمونە کارێکە دەست نەکەوێ یان دانامەزرەی یان ئەستەمە بتوانانی هەلی کاریش ینی قورس بووە وایە لە ئەهلیەکانیشە لە کردی تابەتشە دۆزینەوەی کارەوە ئاسان نییە زۆر ڕاستە وڵی من ئینسانێکی زۆر ڕژبینیم ناشکرێ ئەیتر ناومێت بین و لە ئێستا و کۆڵ بین بەڵام ئەوەی لەسەر ئێمە ئەوەی دەتوانێت ئێمە بوو تام خۆناغاتین خوێندەکەمان تەواو گشتپاس بخوا ئیتر ئەوەی شامێنێتەوە بۆ داهاتوو خی گەورە خۆی باشتر دەزانێت بەڵکو ئینشەڵا خۆناغی باشتر بێتە پێشەوە لە ژیانوە داهاتوو کورسان بەرەو ئاخاری کە بڕایتر نابێت ئێمەش خەڵ بەرەو ڕژبینی بەرناو ئومێدی بەرین بەڵام تا ڕادێکی زۆر گەنجی ئێمە ناومێتە لە دەسڵاتە لە حکوومەت و لە کۆمەڵێک پرۆژەی ساقاتی ئەم وڵاتە بەڵام لەگەڵەوەشە ئەبێ ئێمە هیوایەک ئومێدێک لە دڵی گەنجەکانە دروستکەین بۆ ئەوی داهاتوێکی جوانتریان هەبێ ئینشاءڵڵا چێ زۆر پاڵپشتی تۆ بوو وڵی سوپاس بخوا من تەمان بێگومان خێزان پاڵپشتی یەکەمە دواتریش هاوڕێکانم پێیان باش بوو کە بخوێنمەوە چونکە ئەمە خەونێکی مناڵی بوو حەزم کە بەشی یەکە لەو بەشە پزیشکانە تەواوکە مەشانە خۆم پێشتر زانکۆشم تەواوکە بەڵام بودم ئەم هەلێکی کێشە بە ئەم خۆناغش بڕین ئەوەی لەسەر ئێمەیە سوپاس بخواستە خاوەن دوو شەوادەم بەڵام لەگەڵەوەشە دانەوەزراوە کاری خۆتەیە بەڵێ لە سنتەرێک کارێکم سوپاس بخوا لە 2010 لە سنتەرێکی ئەهلیم بەڵام وەکو حکمی ناوەڵا باوەڕشم بۆ دامەزراندنی ڕاستی چەند ساڵی کە خوێندوو تا چ شتێک بۆ بەوانە بۆ تۆ فێری چ شتێک بووی وڵی لە ماوەی ئەو پرۆسەیە کە تا ئێستا بەردەوام کۆمەڵی هاوڕێ و کەسانی باشم ناسیەوە بەڵام لەگەڵەوەشە هەر کاتی خۆش لە زانگەشتەوە تێگەشتم کە هاوڕێ و ئەو کەسانی کە پێ ئەوتی هاوڕێ بەجددی درۆیە کە زۆر جار دروست کراوە بەڵام ئیتر لەگەڵەوەشە کە کۆمەڵ کەسانی باشمان ناسی بەڵام کۆمەڵک لەوە شتێکەشین کە هاوڕێ و کەسانی ئێستا بەرژەوەندی خوازن و تاسە لەگەڵ نابن ئەو ڕۆژێک کە تەخەڕوجەکەی دواتر هەر ناشناسنەوە و ناشرین السلام عليكم باش يا حال سونا تندرسي سونا يا خو سلامت بي بيروز بايم روجو ليكم سركوتوبي وسركوني زياتري بدو عيبت چی بەشێکە تەواو کردووە؟ دەرمانسازی خۆ لە 6 ساڵ ئەمە خەون و خولای خۆت بووە؟ طبعا خانمان زیاتر حەزیان بە
بەشە پزیشکەکانە وایە؟ بەڵێت هەم ئیشێکی زۆر پاکیشە بۆ خانمان ئیشێکی زۆر ئاسانە لە بەشە تۆبیەکانە بەعام زۆر زۆر سپاس دەکەم تەخەرج و شکر ینی پلانت چیە بۆ ئایندا؟ ئینشەڵا خۆی گەورە بیکا بە قسمەت ئیشێکی باش ئەرەوەڵا حەزەکەی دیسان بخوێنیتەوە لە بوارەکەی خۆتە؟ وەڵی تقریبا ئەگەر سەرکەوتوو بم بۆنە بە سەرکەوتو هێناوتە الحەمدولیلە زۆر زۆر سپاس دەکەم لە ماوەی ئەم چەند ساڵی خوێندنە چی شتێک فێر بووی؟ وەڵی لە بوارەکەی خۆمان زۆر شت و زۆر شتی تریش لە ژیانە بەتای کە گرنگ بێت بۆت بۆ نمونە بە زۆری داخلی زۆر شتی فێر تەلەوەی داخلی باڵە ئەوەی کە لە داخلی فێرەبی جیاوازە لەوەی لە ناو پەیمانگا فێرە کەسانی کە ئەناسیت هەموو تەبیعەتێکە بینی لە داخلیە ئارامگرتن بووی فێری ئارامگرتن ئەبیت فێری ئەوە بیت کە بۆ نمونە هەموو کەسێک نابێ بە ماڵی خۆت هەموو کەسێک نابێ بە خێزانی خۆت فێروبی کە متمانە بە هەموو کەس نەکەی نابێ بە هەموو کەسێک بکەیت مەجبوری خۆت بونجێنی لەگەڵ هەموو کەسێکە لەسەر پێی خۆت ڕابوەستی لەسەر پێی خۆت ڕابوەست متمانەت بە خۆتەبی و خۆ و کەسی خۆبی بەڵە زۆر سپاس دەکەم زۆر سپاس ینی لە دوای ئەمە ئەتەوێ بە نمونە پشت بە هەلی دامەزراندن بە نمونە حکوومەت ببەستی یان کەتی تایبەت بە تایبەتی لە دەرمانسازیە کەرتی تایبەت چکە حکومی هەلی کاری زۆر کەمە بۆ دەرمانسازی کەرتی تایبەت لەسەر دانەمەزراندن و نەبوونی کار وەڵی من وەکو خۆم چکە بەشەکەم تایبەتە بە تایبەت نییە بەس پشت بە کەرتی تایبەت دەبەست ئەوە بۆ من باشترە کەرتی تایبەت بەڕای بەڕایەکەی بە نمونە کار بکەی لە بوارەکەی خۆتە طبعاً انشاءالله هەمیشە سەرکەوتوبی ئینشاءالله خاتون سڵاو لێبێ سڵاو لە تۆش باشی سپاس دەکەم اینجا پیرۆزبایان ڕۆژێکی لێ یەکەم زۆر سپاس بە هیوای سەرکەوتنی زیاتر چی بەشێکە تەواو کرد فەرماسیم تەواو کردووە فەرماسی سپاس دەکەم ئەمە حەز و خولای خۆ بوو یان بە سوتفە چوتان بەشەوە وڵی حەزی خۆم بوو چکە من پێشتیش بەشی کەم تەواو کردووە بەڵام ئەمە بە حەزی خۆم بوو چی تەواو کردو پێشتر ئایتیم تەواو کردووە پلان چیە بۆ ئایندا ئینشاءڵە لە ئایندەیە بتوانین خزمەتێک بە کۆمەڵگەی خۆمان بکەین ئەتر بە شازێکی بچووک بێتە هەتا گەورە هەتا بتوانین ئینشاءڵە خزمەتەکەین چیڵێ لەسەر دانەمەزراندن و دەرفەتی نەبوونی کار بۆ گەنجان بەڵێ ئەزانی کە هەلی کار کەمە بەڵام ئەوە کەوتۆتەوە سەر خۆمان کە تا چەند بتوانین بە دوای هەلی کارە بگەڕێنەوە شارەزاییمان هەبێت لەو بوارەیە و تا چەندیش دڵسۆز بین بۆ ئیشەکەمان چونکە مەرج نیە تۆ هەر ئیشت دەست بکەوێ هەندێک جاریش ئیشت دەست ئەکەی بزەگە بە دڵسۆزی کار نەکەی سەرکەوتو نابیت ئیشی خۆتێت بەڵێ ئاوەخسان من خاوەنی ئیشی خۆمە الحەمدولillah الحەمدولillah سپاس دەکەم شە دڵخۆش و سەرکەوتوبی چێ زۆر پاڵپشتی تۆی لە تەواوکردنی خوێندنەکەیە باوکم عیلەکەم بە تایبەت باوکم باوکت بە تایبەت باوکم چی بە باوک تەڵێی باوک کچی زۆر خۆشەوە ینی زۆر مناڵەکانی خۆی خۆشێ بە تایبەتی کچ ئەڵم ئینشاءڵڵە هەمیشە بمێنێت بۆمان چونکە ئەو زۆر زۆر پاڵپشتمانە هەم لە خوێندن هەم لە ئیشکردن بۆ هەموو شتێک بۆ هەموو بارێکی ژیان دایکیشم بەڵام باوکم بە دەرەجەیەک باوکە بۆ بێڵێ ئەی تۆ چێڵی بوو خوێندکارانی کە سار بوونەتەوەیان ڕەشبینن ئا لە قۆناقی خوێندنان بە قەلەقیە خوێنن چیان پێڵێ بۆی کە ها بۆی قسەکانی تۆ بەڵکو تەئسیراتێ دروستکەی کە لانی کەم بتوانن تەواوی بکەن ناومێد نەبن شەڵا هەموو شتێ باشە بێت لە داهاتووە منە گەر بۆم بکرێ 10 ساڵی کەژە خوێنم چکە خوێندن شتێک نییە کەوازی لێبێنیت بەڵام ڕاستە ئێستا هەمووی ئەڵێت ئیشنیە هەلیکار نییە تۆزێک تەلەبەر لەوە سار بۆتەوە بەڵام هیوادارم خێزانەکانیان پاڵپشتیان بێ بۆی کە تاویکەن چونکە هەتا تاوی نەکەی نازانی گەشتی بەچی باشی پیرۆزبایان ڕۆژێکی لێکم زۆر سپاس بە ئومێدی سەرکەوتنی زیاتر زۆر سپاس دەکەم جاپێمان خۆش بزانین بەڕێزت چه بەشێکە تەواو کردووە من بەشی پەرستارم تاوا کردووە بەڵێ ساق بە یاخوامار خەون و خولای خۆت بوو بەڵێ ئەکیت خەون و خولای خۆم بوو زۆر پێشەوەی بچین ناو هەندێک پرسیارەوە سوپاسی کێیەکەی سەرەتا سوپاسی دایکم و باوکمەکەم لەبەرەوەی ئەمە باوکمامە دایکمە لەبەرەوەی پاڵپشتی یەکەمم بوون دواتر براکان و خوشکەکانم ئانش زۆر یارمەتیانیاوم و ئایلەکەشم زۆر سپاس دەکەم لەناو هاوڕەکانت کێ زۆر پاڵپشتی تۆ بوو لە تەواوکردنی خوێندنەکەتە وەڵا هەردوو هاوڕێم هەیە نزیک ئەوان پاڵپشتم بوون تا ڕادەیەک زۆر سپاس ئێستا دڵخۆشی بۆی کە کۆتایە بە خوێندنیە ناوە ئەکید دڵخۆشم بەس هەموو کۆتایەکیش سەرەتایەکی نوێ بۆ من ئەکید لە پرۆگراممە بخوێنمەوە ئینشاءڵڵا ئەمە کۆتایی نییە بەڵێ
زۆر سپاس دەکەم بە ڕێزی. باوکی بەڕێزە بەڵێ بەڵێ چۆنی درا باش سپاسم خۆش ئەیدایکی بەخێر بێ سپاس دەکەم بەخێر بێ بەخێر بێ سپاس دەکەم بژێت زۆر سپاس سپاسی بەرنامەکەتانەکەم بەخێر بێ ئاخا سەرچاو. پێم خۆشە لە تۆشەوە دەست پێ بکەم اینجا دایک زۆر پاڵپشتی کچە لە تاواکردنی خوێندون و لە ژیانە هەمیشە حەزەکە کچەکانی دڵخۆش بن سەرکەوتوو بن. تۆ چێڵی بەم کچە بەڕێزی خۆ؟ هیوادارم هەر سەرکەوتوو بێ لە هەموو خۆناغەکانە ئەگەر ئیتر بەرەو پێشتر پڕا و خوێندنەکانی تریشی تاوکە. تووڕە نەبووی بڵێ کچم بخوێنە و قەت زۆر هەیە من بووم لەگەڵیان دایکی ملیۆم نارنەوەڵە قەینا تۆ ئیش مەکە بە سەعیکە خۆمیشەکانەکە ئەوەژە بێ بەڵامی تر وایە بەڵام زۆر هەیە من بووم لەگەڵێ لە کاتی ئیمتیحانەکانە هەر بە نەرمی بەڵێ زۆر سپاس دەکەم ڕبوونی دایکیش هەر نیشانی دڵسۆزیە. جا باوکیش بێگومان جا باوکیش هێمای قوربانیدانە ینی هەموو شەون و خونی و ماندووبوون و هەموو ڕەنجەکانی بۆ مناڵەکانێتی تەواوی بنتە قەڵاین بۆ ئەوتەوە جاوازوی خۆشمانەخوا هوەری ناکەن دایک و باوگە بێ بە مۆمێ بۆ مناگەن دایک و باوک حقیقەت ئەوە شانازیەکە مناڵەکەتان بۆ نمونە خوێندنی تەواو کردووە. الحەمدولله تۆ چی ئەڵێی؟ بەڵام من بەس پێم خۆشە و زۆر پیرۆزبایی لە یەکەم و هیوادارم هاتا سەر بێت چەند بخێنێ من پاڵپشتی تەواوی گرنگە دایک و باوک هانی مناڵەکانان من بۆ خوێندن تەواو بکەن. قەڵایەکە نەگە دایک و باوک بەڕێک و پێکی تەیدی بکات و خوێندن تەواوکە. بێگومان چیڵی لەسەر دانەمەزراندن و دەرفەتی نەبوونی کار و ئەترەوەش علاقەی بە حکومەت و خۆ ئەوی شەرە بێ ئینشاڵڵا بەس خوا مۆزەما لێ تێگەنا باشە بێ شەروە وردەوردێتار ماشەڵا دەرچوان زۆرن و دایرەکانیش پیاران ناگایێتە خۆ ناحەق نییە. جاران حکومت بە ناوی عەسکەریەت لێشاویەکی برێ ئێستا هەمووی گەنجەوە سوورەتەوە بێگیت وانە کارمان زۆرە بە ئیشمان کار زۆرە خەریجمان زۆرە وایە حەقا وایە میشەڵا هەمووتان سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەم ینی ئەمەوێ بزانم پلانت هەیە لە دوای ئەمە لە شو کار بکەیت ینی حەزەکەی کە بۆرم لە ئیشی خۆتە بێت لە نەخۆشخانەیەکە لە کاتێکی تایبەتان؟ ئەکێت بەڵێ من بۆی خوێندنم تاوا کردووە هەدەفێکم هەیە ئەمە ئینسانیش بە پلانەوە ئەژی من پلانێکم هەیە بۆی بگەم بە خەونەکانم ئینشەڵا هەوڵی بۆیم لە داهاتوە. دایکی من تۆ چیتر بڵێ؟ وەڵاهی پیرۆزبایی لێکەم و بە خێراتنی ئێوەژەکەم زۆر سپاس دەکەم هیچم بۆی نییە بەس سەرکەوتوو بێ لە هەموو بارەکانی بەرام خێزانە جوانش بپارێزێ و هیوای سەرکەوتنی بۆ خوازین و ئاتەزاتن ڕۆژە لەکەم جا سەرکەوتوبی دڵخۆش بی شەڵاشتی باشتریشی بەدوای بێ ئەمەی تۆیە هەڵیگرم ئاسایی قوربانە خزمەتانە سەرکەوتوبی ناوت چییە؟ کاردۆخ جان چی و خوێند؟ گۆلێژی پەروەردەی بنەڕەت زانستە بیرکاریەکە گەورەتان پارێزی دڵخۆشی ئەم ڕۆژۆ بینیوە و تاوا کردووە دوای هەوڵ مادوونێکی زۆر. طبعا الحەمدولله خوای گەورە ئەو فەزڵی خۆی نادا بەسەر هەموو کەسێکە خوای گەورە ئەم فەزڵی بەخشیەوە بە من طبعا یەکەم فەزڵی خوایە پاشان فەزڵی دایک و باوکمە بەسەرمەوە چونکە ماندووبوون و شەو نەخوونی ئەوان منی گەیاندۆتە ئەم ڕۆژە ڕۆژی بە وەفای الحەمدولله بەڵێ خوای گەورەتان پارێزی یا ڕەبی ئەرە وەڵا الحەمدولله هەموو قەوم و خیلەت کۆ کردێتەوە طبعا الحەمدولله یەکەم کوڕی عایلەکەم تەخەڕوجەکەم بە فەزڵی خوای گەورە ئیتر باوکمەتی ئەوە ئەکەین طبعا بەڵێ قوربانەوە جەناوی باوکمە بەڵێ قوربانخانەی نەوەڵا بەڵام کوڕە گەورەی ماڵم خوای گەورەتان پارێزی سڵاو لە تۆش بێ یاخوا سەلامەت بی ئەم کڕۆ تەخەرۆجی کردووە جاوەکۆ بینم ماشەڵا کەس و کارەمی لەم ناوەیە الحەمدولله سپاس بۆ خوای گیان ژنێکی ماوە بۆی بێنی پشت بەخوای گەورە ژنیشی بۆ هێنێر کاتێ خۆی داوا بکای شەڵا ژنیشی بۆ هێنین پشت بەخوای گەورە لەمە قەرەباڵەختریەکەین ئینشاڵڵا بۆ تەخەرۆجای بۆ بکەی بۆ ژنەکانە زیاتری بۆ پشت بەخوای گەورە زیاتری بۆ بکەین ئینشاڵڵا هەموو کەس و کار زیاتر کۆکەینەوە ئەوە کەس و کار زۆرتر هاتوون بەڵام لەبەرەوەی هەیە ئیش و کاریە بۆ هەیە ئێستا نەگەشتوە دێرە لە قەرەباڵخیستی حامەکە ئارەوەڵا نەگەشتووە یاخوا بەخێر بێن سەر چاوم کوڕە بۆ پارێز یاخوا سەلامەتی بەخێر چی پێڵێ هیوای سەرکەوتنی بۆ خوازم هیوای تەمەندرێژی بۆ خوازم هیوادارم ئیشاڵڵا
ئینشاڵا ڕێیەکی چاک ڕێیەکی ڕێچکەیەکی باش لەسەر ڕێچکەیەکی باش ئینشاڵا ئەو ئامانجانەی کە نەهاتۆتە دی ئینشاڵا بێتە دی بە پشتیوانی خوای گەورەوە ئینشاڵا هەلی تاعینات بکرێتەوە بۆ ئەو هەموو گەنجە دانەمەزراوی کە پێش ئەمان تەخەڕوجیان کردووە و دانەمەزراوە ئینشاڵا دابمەزرێن و داوا لە حکوومەت هێرێمی کوردستان شەکەم لە ئێستەوە ئەو گەنجانەی پێشتر دابمەزرێنێ و ئەمانیش دابمەزرێنێ ئینشاڵا باوکێکی وەکو تۆ لە پشت بێ حتمما سەرکەوتووە ئینشاڵا پشت بەخوای گەورە ئینشاڵا ئەگەر بخوێنێت ئینشاڵا بتوانێت بخوێنێ منیش هاوکارێ بم بۆ خوێندنی سەرکەوتوتر و باڵا دەستتر ئیتر بۆ خوێندنی باڵایە بۆ ماستەرە بۆ دکتۆرایە بۆ هەشتێک ئەو بتوانێت من هەر بەرشڵا بە پشتیوانی خوای گەورە پشتگیری بۆکەم و بەڵام هیوادارم ئەویش لە ڕێچکەی باش لە ئیشی باش لانەدا بەرەو شوێنی خراپ پشت بەخوای گەورە ئینشاڵا بۆ کۆمەلگاکە بۆ چیڵێ ینی ئەم باوکە بۆ دڵسۆزیە بەم خەمخۆریە طبعا الحەمدلله فەزلی خوایە بەسەرمانەوە کە هەندێک کەس هەیە ڕەنگە باوکی ئەم ڕۆژەی نەبینی بێت بە حکمی ئەمرخواکردن یاخود نەخۆشی شتێکی لەو بابەتە فەزلی خوایە بەسەر منەوە کە باوکێکم لە پشتە وەکو کێ وایە هەر کاتێک گویستی وازیێنانم هەبووە ئەو نەیەڵاوە هەتا من لە پۆلی 12 کۆنمرەکەم بەشی ئەوەی نەئەکە کە بڕۆمە ئەو کۆلێژە خۆم بخوێنم باوکم وتی بڕۆ بۆ ئەو شوێنەی کە خۆت حەزت لێتی کێشەت هیچ شتێک نەبێت ئەمە خوای گەورە کاری بۆ من ئاسان کردووە بە هەبوونی باوکێکی ئاوە من شانازی ئەەکەم بە باوکمەوە و دایکیشم عنی الحەمدولله بە فەزلی خوای گەورە زۆر زۆر هاوکارم بوون و باوکم و دایکم دایمەن لە پشتم بوون هەر کاتێک تۆزێک ینی مرۆڤ قابلی ئەوەیە سارد بێتەوە هەر کاتێک من ئەگەری ساردبوونەوە مەبوو بێ ئەوان زیاتر گەرمیان کردومەتەوە بۆ ئەوەی بتوانم خزمەتێک بە کۆمەلگاکەم بکەم چ لەو شوێنەی کە تایام چ لەو شوێنەی کە ئامانجمە بۆی بڕۆم ئەمان هەمیشە ئامۆژگاری باوکم ئەوە بۆ من کە هەرگیز کارێک نەکەم عیلەکەم ناشرین ببێت لە هەر شوێنێک و لە هەر پلە و پۆستێکا بێت خوای گەورە بۆمان ئاسان کە بمان کاتە خزمەتکاری دینەکەی یەکەم و پاشان خزمەتکاری میلەت چونکە من هەر کەسێکیش هاوکاری کردوم سوپاس یەکەم چونکە پێخەمەگیان ساواسم ئەفەرمێ هەر کەسێک سوپاسی خەڵکی نەکات سوپاسی خوای گەورە ناکات ئێمە لەژێر سایە ئەم فەرمودەیە من سوپاسی هەموو ئەوانە ئەەکەم کە پشتگیریان کردوم و منیان گەیاندووە بەم ڕۆژە و الحەمدولله هەزار جا سوپاسی خوای گەورەی لەسەرەکەم کە توانیمە بگەم بەم ڕۆژە خوای گەورە بتان پارێزی یا ڕەبی من زیاتر نمونەتان زۆر قوربانم خوای گەورە بتان پارێزی یا زۆر بەڕێز و خوای گەورە بتان پارێزی خوای گەورە بەخێر بێن سەر چاوم یاخوا بەخێر ئێمەش چاو دڵمان ڕوون یاخوا بەخێر بێن یاخوا ناوت چییە کاک مەتین مەتین خۆی کاکە مەتین چۆنی حاڵ قوربانم بەخێر بێن چی خوێندووە دەرمانسازی لە شە ساڵ بەساقم قوربانم توانی خزمەتی ئەم کۆمەڵگایە بکەین ئینشاءالله وی لە توانە بەبیکەین کۆمەڵگای پێویستی بە گەنجانی وەکو ئێوەیە بەڕاستی ڕاستەکەی قوربانم یانت چییە وەڵایی جارێ ئێستا هیچماندانە ناوە بەڵام ئینشاءالله پلانمانە بێ کە لە بواری کە خوێندووە بتوانم ئیش بکەم کاری خۆ هەیە لە ئێستا کاری خۆمەیە بەڵام تۆزە جیاوازە لە بەشەکەی خۆم لە پسپۆرەکەی خۆ نییە بزەبت ئەسەکەی لەبارەی خۆدا کار بکەیت بە تاکید ئەوەی کە خوێندومە حەزەکەم توانەکانم دەرخم لە وەکو گەنجێک هەستەکەی حکوومەت چی کردووە بۆ گەنج بەڕاستی تۆزە کەم تەرخەمی پێوە دیارە لەلایەنی دامەزرانەکەوای کردووە زۆر بەمان تۆزە بێئومێد بین لەوەی کە خوێندن تاواکەین لە شوێنە دابمەزرێنیان لەو بابەتە شتێک لەو بابەتە بەڕاستی کەم تەرخەمی هەیە بەم هەمووی کە ساڵانە ئەم هەموو خەریجە هەیە نە دەرفەتێکی کاریان بۆ دروستەکرێ نەدا ئامەزرێن تا چەند ینی ماینی گەرانیە بە تاکید زۆر ماینی گەرانیە کە چەنەها گەنج ئێستا بۆ نمونەیەکی گۆکم من کە چاوەڕێ ئەوە نییە کە چاوەڕێ بکە حکومەت دایمەزرێنێ خۆم ئیشێکم هەیە بۆ خۆم بەتوانم ئیشێ بکەم و ئەوەنی کە چاوەڕێ بکەم لە حکومەت بۆ خۆم ئیشێکی خۆمەکەم و بژێوی ژیانی خۆم پێیاکەم بەڵام ئەوەی هەیە کە گەنجێک ئیش نەکا و چاوەڕێ بکە خوێندن تاواکە و بێ بە شتێک بەڕاستی بۆەوە زۆر نیگەرانی مای نیگەرانی کە گەنجێک بەس چاوەڕێەوە بکات
براکەم چۆنی ڕێزی پیرۆزبیان ڕۆژە و لێ زۆر سپاس دەکەم چی و تەواو دەرماسازی هەرماساسی بەرەوە لەشە ساغ بێ زۆر سپاس دەکەم ڕێزی تۆکو گەنجێ دڵخۆشی بۆی کە خوێندنە تەواو ئەرە وڵات زۆر شتێکی ئاسایە بەلاتەوە زۆر دڵخۆش وڵی شتێکی ئاسایە بە زۆر خۆش جێوێکی خۆشە زۆر دڵێکی خۆشانی بە ساقم بڕێ کار و پلانی خۆت هەیە بۆ ئایندا ئینشەڵڵا ئەرە وڵای پلانمانێ وایە بێکاری لێسەیان نە ئیشەکەین بەڵام دەرەوەی بەشەکەی خۆمان ئینشەڵڵا لە پسپۆرەکەی خۆتا کار بەڵێ جارە لێ کارمانە ئەمەی لەسەرەوە قسە بکەم یانی لەگەڵ تۆیە بە تایبەتی ینی کوڕان کە پەیمانگا تەواوکەیان زانکۆ تەواوەکان زیاتر خەمی ئەویانە چۆن ئیشێکیان دەستکەوێت چۆن دەستیان بگا بە ئیشێ بیر لەم لە حەزیە ناکەنەوە زۆر جار بیر لە ئایندا زۆر ڕاستە بیر لە ئایندا بەڵام ئەوە شەیە کە هەوڵ و ماندووبوونی خۆت دەورە بینێ لەو دۆزینەوەی ئیشا بۆ داهاتوو جار کەسێ هەوڵ باشی دەست بکە مەرج نییە مەرج نییە کەسی هەوڵ باشی دەستکە باوەڕەکانن بێکارن ینی چ بکەن بۆی کە ببن بە خاوەنی کاری خۆیان پێویستە هەموو کەسێ پشت بە توانەکانی خۆی بەستێ و هەوڵ با بۆ ئەوەی کە بگا بە ئامانج سڵاو لێبێ سڵاو لە تۆشیان بژی مەمنون زۆر سپاس بەخێر سەرچاوەکان زۆر سپاس بەخێر بێ کەنار زۆر چی خوێند پەرستاری گشتی زۆر سپاس ئامانج و حەزی خۆ بوو با تا بڵێن تا ڕادێ ئامانجی خۆم بوو لە نزیک بوو لە ئامانجەکەی خۆم چونکە ئامانجەکەی خۆم دەرمانسازی بوو ئیترەوە بوو خێری تیا بە پێی نەگەشتم و گەشتم بە پەرستاری بس بجدي تاو يعني زور لي مرتاحة يعني هيش بشيماني كي لدوانا بو زور سباس ممنون مرتاح بي وقناعتها ببشري خوش بالضبط مش مرتاح بونو او هيك يعني اشتكي لي وفير بي شي فير بي لما ويا والله هي اما يعني لبشكي خما يعني بدر لباب تعلمك بس ما قلت تجربي جيان وكو ازمونيك وكو تجربي جيان كاتك يعني اما بونمونا دو صال اخوانين دو صال خويندو معنا يعني تقلبوني كسكان ناسيني كسكان وهاروها ما مستكان يعني ترى دي كوملاتي بونو تقلبون لنا كوملقا او يعني زوجتي باش هاوري تازو كسي تازو بيروراي تازي تر اوتوز يعني والله ترى دينا خوش بس خوشي كتري لداك يعني طاو بشكي خوم طاو كردو قشتم بويك اموت ويتر ان شاء الله لو بشكي امي ايشي تاعكم او يعني بلا مو خوش لم كاتيا كارني وا لم كاتيا انا خير شو اللي لسر نبوني كارو درفتي دانا مزراندن ومتاشن قرنقا حكمة بلان بو معنا هبي هم خارجها هي صالانه يعني أورشان لبعته والله ترى ديكي باش جرينجا لبرقوي إما كاتيكا أخوانين باش أو بشيك أخوانين همانا يعني علمك يزور باش بيه همانا وسط همانا يعني توزي خرافة بلان بجدي أواني كباش انتيايا لروي علمي وبون من بشكي من كبرستاري لروي أويكا بشا أويكا يعني براكتيكا كي يعني أواني كباشن بيسكا لا لو أنا بكاته وبون من يعني زيادة بريبي بنو بيكنسر إشي خويان بجدي بيسكات شون كي يعني إما شهر أو مانه هرم يعني طور كردستان مانه بيقومان يعني إيش شاوطان لص حكمته شو ما لدرس حكمته كأورك ماله بالضبط خوي أم شارن لو أنا عندك جارنا خوش بس لو لم كاتي دلتان خوش بس ما واقع وايا هسه دلتان خوش أبون خوتان قوري وشني دابر شكل كسكرتان بانك دوا باللوا كان وايد تربنا منا باللوا كان توبلي كاركم دس بكبير توبلي لبوارقي خوما بتوانم زيادة بس ما بيشوا توبلي بتوانم لسر في خوم بوستم زيادة برا بخوم بدام تحدك أقرته سركسك خوشي كبون منتش نزيرك لو باري أنا أكري بلام هموي بهوي حكمته ولا بروي حكمة دانا يعني دام مزراندني هيش نية وشي أوانا تحدك أقرته سركسك زيرك كسك خو أو علمك بيتي شو كبجدي يعني كمن علمك بيبوت شو مشوينك وستيفن بيشكش كردو علمك بينهم تصورنا كم يعني رتم كاتوا تحدك أقرته سركسك خوشي يعني كسك كاري خوي هبه بهوی علمەکەوێتی یان پێت وایە تا شەنیش لە ناو کاری تایبەتیشا واستەکە ڕۆڵی خۆی هەیە وڵی تا بینین تا حدێکی باش لە کوردستانە واستەکاری هەیە ئەگەر کەسەکە بۆ نمونە حکومە داینە مەزرێنە پەناباتە سەرۆی واستەکاری تا حدێکی زۆر باشێ لەش ساغ بێش ڕاستە کوتبی کوتا سپاسی چیەکەی سپاسی خۆی گەوراکەم یەکەم جار دوای سپاسی دایک و باوکمەکەم کە عنی ئەم دوو ساڵە زۆر پشتگیرم بوون زۆر سپاسی خوشک و برا و خزم و ئێل و عەشرەتەکەم لەگەڵ هاوڕێکانمان زۆر سپاس إنشاء الله لقل إيوه يا زور سباس ممنون بساقم زور سباس يا أخوة بخير بن سرچا وكان بخير بن يا أخوة بخير بن سلاو لبه سلاو لتوش يروز بايم روجو ليك زور سباس ممنون إن شاء الله سركوتو بساقم لقل إيوه سباس تكم بجي دلخوشي لم روجياك
تخرج کردو؟ طبعا ئەکیید بەرهەمی چەند ساڵی خوێندنی خۆت ئەبینی ئەکیید دڵخۆشیت بەساقەبووم باوکشی تۆ بوو؟ طبعا دایک و باوک و عایلەکەم ئەرۆڵە زۆر بەساقەبووم. پلانت چییە؟ ینی تا چەند بە نمونە حەزەکەی لە دوای تەواوکردنی خوێندن لە شوێنێکا دابمەزرەی کاری خۆت هەبێ؟ وڵی ئەگەر چاڕێ دەستی حکوومەت بکەین ئەوە هیچ، بەڵام ئیتر شوێنی ئەهلی زۆرە سپاس بۆ خوا بۆ ئێمە لە باری پەروەردەی تایبەتە بۆی بتوانین خزمەت بە مناڵانی خاوەن پێداویستی بکەین تۆزێک لە ئەرکی دایک و باوکیان کەم بکەینەوە. تا چەند گرنگە خوێندکارەکانمان بیوان نەبن بەردەوام بنەوە دانی کەم بتوان خوێندنەی خۆیان تەواو بکەن و شاڵە لە داهاتووە بن بە خاوەنی کاری خۆیان لە شوێنێکادا ئەمەزرێن خزمەتەکەن بە کۆمەڵگەکەی خۆیان. طبعا ژیان ناوەستێ بۆی ئێمەش پێویستە بەردەوام هەوڵ بین چاڕی دەستی حکوومەت نەکەین ئێرە با بڵێن حکومینا ئەهلی بەڵێ ئەم شوێنە ناشوێنێکی تر بەساقەوم. سوپاسی چیەکەی بە تایبەت؟ زۆر سپاسی دایک و باوک و خوشک و براکانم ئەەکەم زۆر ماندوو بوون پێمەوە بڕاستی دەستیان خۆشوە بەساقە بوون. سپاس مەمنون بژی زۆر سپاس. بێگومان خەونی هەموو دایک و باوشێکەوەیە کە منداڵەکانیان خوێندن تەواو بکەن و خەونی هەموو خوێندکارێکیش ئەوەیە کە دوایەوەی کە تەواوی کرد کارێکی خۆی بێ یاخۆ لە شوێنێکە دابمەزرێ. ئەمڕۆ لەگەڵ بەشێک لەو خوێندکار و قوتابیانەیە گفتوگۆم کرد لەسەر ڕۆژی دەرچوون یاخود ئاهەنگی تەخەڕوج. بێگومان لە هەر کەسێکە پرسی هەستە شوانە بێگومان دڵخۆشە، بەڵام ئەوان تەنها بەمە ڕازین، ئەوان خەمی ئەویانەکە کاریشان دەست نەکەوێت، خەمی ئەویانەکە لە شوێنەکە دانەمەزرێن. بۆیە داوای ئەوەکەن کە حکوومەت پلانی هەبێ بۆ خوێندکاران، بۆ قوتابیان، بۆ گەنجان و دەرفەتی کاریان بۆ بڕخسێنێ و لە شوێنەکانە دایان بمەزرێنێ. ئەمە قسە و گفتوگۆی بەشێک بوو لە خوێندکاران کە بەدڵنایەوە هەموو خوێندکارێک کە خوێندنەکەی تەواوەکە ئەوەی کە ئەوێ بەدەستی بێنەوەی کە ببێتە خاوەن کاری خۆی. ئەمەش بە حکوومەت ئەکرێ کە ئاوڕێکی جددی لە خوێندکاران یاخۆ لە دەرچوانی زانکۆ و پێمانگەکان بداتەوە بە ئومێدی سەرکەوتن بۆ هەموو خوێندکارەکانمان. ئەوەی کە ئێستا خوێندکارە یاخود بێهیوا بووە با بێهیوا نەبێ با بخوێنێ بەدڵایەوە ئینشەڵڵا داهاتووی باشە بێ سەرکەوتوو بێت.